ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینیتان پێشکەش دەکەم و سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک. خۆپیشاندانی ملیۆنی خەڵک لە ئێران و کوردستان، کۆبوونەوەی بەربڵاوی خەڵکی ناڕازی لە پارێزگای سیستان و بلوچستان، پشتیوانی کچانی بەلوچ لە ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان و بەڕێوەچوونی ڕێوڕەسمی شەشەمین ساڵیادی کارەسەتی خستنە خوارەوەی فڕۆکەی 752 ئۆکراین. خۆپیشاندانی ملیۆنی خەڵک لە ئێران و کوردستان شەوی پێنجشەمە 18 بەفرامبار ملیۆنان خەڵکی ناڕازی لە سەرتاسەری ئێران و کوردستان دژ بە دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی ڕژانە سەر شەقامەکان و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو ڕژێمە بوون. پێی دوایین هەواڵەکان کۆمەڵێکی بەرچاوی خەڵکی ناڕازی شاری تاران لە ناوچەکانی حەفت حەوز، نارمەگ، کاشانی، نازی ئاباد، شەقامی ئازادی، کەشاوەرز، ئاریاشەهر، گیشا و ئەمیر ئاباد هاتنە سەر شەقامەکان. هەروەها بەپێی وێنەی کە بەدەستمان گەیشتوون خەڵک لە شارەکانی سنە، کامیاران، سەقز، کرماشان، ئابدانان، سەراوڵە، دەڕەت درێژ، سەرپێلی زەهاو، ورمێ، خۆی، سەردەشت و دەیان شار و شارۆچکەی دیکە ڕژانە سەر شەقامەکان و سەر ڕایوتنەوەی دروشم و بەرپایی چەندین ڕێپێوان کۆمەڵێکی زۆر لە دام و دەستگاکانی حکوومەتیشیان لەناو بەرد. شایانی باسە هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تەقەی ڕاستە و خۆ و گازی فرمێز ڕێژ هەوڵی بڵاو پێکردنی ناڕزایەتیەکانیاندا. بەڵام نەک تەنیا خەڵکی ناڕازی نەچوونە ماڵەکانی خۆیان، بەڵکو بە توندی بەردەوامیان بە خۆپیشاندانەکانیاندا. کۆبوونەوەی بەربڵاوی خەڵکی ناڕازی لە پارێزگای سیستان و بلوچستان ڕۆژی ڕابردوو پاش بانگەوازی حیزب و لایەنە سیاسیەکان لە کوردستان و ئێران بۆ مانگرتنی گشتی خەڵک لە شارەکانی پارێزگای سیستان و بلوچستان ڕژانە سەر شەقامەکان. بە پێی راپۆرتی گەیشتوو هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بڵاو پێکردنی ناڕزایەتیەکان لە شارەکانی زاهدان، ئێران شەهر، چابەهار و خاش بە کەرەستەی سەربازی و تەقەی ڕاستەخۆیەرشیان کوردە سەر خەڵک. بەڵام خەڵکی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەروەها بە یەکڕیزیەکی زۆرەوە شەقامەکانیان چۆڵ نەکرد و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژێمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بوون. پشتیوانی کچانی بەلوچ لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان. شەوی ڕابردوو کۆمەڵێک لە کچانی ئازادی خوازی شاری سەراوان سەر بە پارێزگای سیستان و بلوچستان بە بەرپای ڕێپێوانێک و وتنەوەی دروشم دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی پشتیوانیان لە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان دەربڕیوە. بە پێوێنانی کا بەدەستمان گەیشتوون کچانی بەلوچ بە وتنەوەی دروشمی ئازادی، 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 مەرگ و نەمان بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی و مەرگ و نەمان بۆ خامنەیی خوازیاری هەڵوەشانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. سازکردنی دۆسیەی قەزایی بۆ پشتیوانانی مانگرتنی گشتی لە کوردستان و ئێران ڕۆژی پێنجشەمە 18 بەفرامباری 1404 هەتاوی ناوەندی میدیایی دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامی بانگەوازی خەڵک بۆ مانگرتن و ناڕزایەتی وەکو تاوان ناوبرد و جەختەی لەسەرەوە کردەوە کە تاوانباران سزادرن. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە کۆمەڵێک لە دوکانداران و کاسبکاران لە ئێران و کوردستان با شێوازێکی ناڕاستە و خۆ و داخستنی دوکانەکانیان بانگەوازی مانگرتن و ناڕزایەتیان لە ناو کۆمەڵگادا بڵاو کردوێتەوە. هەروەها دەستگای قەزای و حکوومەتی کۆماری ئیسلامی وەکو پیشەی هەمیشەی خۆی مانگرتنەکان ناڕزایەتیەکانی خەڵکی پەیوەندیدار بە وڵاتانێکی وەکو ئیسرائیل ناوبرد و جاختی لەسەرەوە کردەوە کۆمەڵێک لە براند و ناوەندەکان لەلایەن دەستگای قەزاییەوە دۆسییان بۆ ساز دەکرێت. دوایین هەواڵ بەڕێوەچوونی ڕێوڕەسمی شەشەمین ساڵیادی کارەساتی خستنە خوارەوەی فڕۆکەی 752 ئۆکراینی ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە دانیشتوانی شارستانی شەهر سەر بە پارێزگای تاران بە مەبەستی ڕێزگرتن لە یادی قوربانیانی کارەساتی خستنە خوارەوەی فڕۆکەی 752 ئۆکراینی ڕێوڕەسمێکیان بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکان بنەماڵی قوربانیانی کارەساتەکە بە بەشداری لە مەراسمەکەدا خوازیاری پێڕاگەیشتنی خێرای ناوەندە دەوڵەتیەکان لەسەر دۆسیەکە بوون و جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەو وڵاتانە کە پەیوەندیدارن بە ئەم دۆسیەوە پێویستە پاڵپشتی بنەماڵی قوربانیان بن و بە مەبەستی سزادانی تاوانبارانی ئەم کارەساتەش کە زیاتر لە 6 ساڵی بەسەردا تێپەڕیوە بە دوواداچوونەوەیەکی زۆرتر بکەنەوە. بینەران و گەگرانی خۆشەویست گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو.